عزیزان قورآانی پیرۆز بەرنامەی خۆی گەورەیە کە ناردێتی لە ڕێی پێغەمبەرمان و درودی خوای لەسەر بێ بۆ مرۆڤایەتی تاوەکۆی کە پەیڕەوی ژیانی ئێمە بکاوە ئێمە بتوانین لە قورآانی پیرۆزەوە هەموو ئەو شتانی کە لە ژیانمان ئامانەوێت دەری بهێنین و کاری پێ بکەین و هەمیشە ئەو کەسانی کە کاریان بە قورآن کردووە کەسانێک بوون کە بوونەتە مای سەرفرازی لە دنیا و قیامەتدا و هەمیشە بوونەتە مای ڕەحمەت و بەرەکەت بۆ دەوروبەریان جا چی بگا بۆ کەسێک کە هەمیشە لە خزمەت قورآنە هەمیشە کار لەسەرەوەکە کە قورآانی پیرۆز لەبەر بکایان هەوڵی بۆ ئەدا ئێمە باس لەبەرکردنی قورآانی پیرۆز دەکەین ئەو هەنگاوانی کە پێویستە کەسێک بینێت بۆ لەبەرکردنی قورآن و ئایا تا چەندێک گرنگە و کەسێکە لەبەرێکا لە بیری نەچێتەوەیان هەمیشە یادی بکاتەوە و دەوری بکاتەوە و زۆر کەس بۆ نەترسیان لەوە هەیەڵێ مادەم ئێمە بیرمانەچێتەوەی تر هەر لەبەری ناکەین بزانین ئەمەش چۆنە ئایا لە ڕووی شەرعیەوە ئاساییە گەر کەسێک بیری چێتەوە قورآانی پیرۆز لەبەر بکات چەندین پرسیاری گرنگ دەکەین لەسەر لەبەرکردنی قورآن لەسەر بەرەکەت و نوری قورآن لەم تەوەرەدا بە میوانداری مامۆستا عەبدولهادی محەممەد مامۆستای ئاینی کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە سلێمانی لەگەڵمانە مامۆستاگیان بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوون بەخێر مامۆستا شتانەکەین لە شتا ساڵی و سپاسی بینەرانی ژەکەن کە لە ماوەیە بینەری بەرنامەکەمان مامۆستا پێشوی بێنە سەر لەبەرکردنی قورآانی پیرۆز پێم باشە باس لە بەرەکەت و نوری قورآن بکەین ئەو کەسێک کە قورآن خوێنێتەوە یان قورآن لە ژیانیەتی چی بەرەکەت و ڕەحمەتێک ئەخاتە ژیانی ئەو مرۆڤەوە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه بێشەکی سپاسی جەنابتانەکەین بۆ ئەم دەرفەتەوە داوا لە خوای گەورەکەین کە ئەم کاتەی کە بەسەری ئەبێ ئینشەڵڵا لەگەڵ کتابەکەی ئەوە و لە باسکردنی کتێبەکەی ئەوە خوای گەورە بۆمان کە بە بەرەکەتی دنیا و قیامەت دیارە من وەکو نوێنەری سنتەری حیکمە لای جەنابتان باس لە کە بەشێکی گرنگە لە سنتەری حیکمە لە هەموو شارەکان و بەتایبەتی لە شاری سلێمانیش بەڕێوەبەرایەتی لە بەرکردنی قورآن دروست بووە لە ناو سنتەری حیکمەیە کە بەشەکانی جیا کردوتەوانێ هەر لە ساوایانەوە پێش قوتابخانە تاوەکو ئیتر ئاخر کۆتایی تەمەن ینی هەر کەسێ بێوێ لە هەر تەمەنێکا بێ ئەتوانێ قورآن لەبەرکە و بێ بۆ سنتەر و لەوێ ناوی بنووسرێ و موعیدی بۆ دابنرێ سەبارەت بە ئەوەی کە چۆن قورآن دیارە لەبەرەوەی کە قورآن کتێبی خوایە خوای گەورە خۆی لە دوای سوورەتی ئەلفاتیحە یەکەم شت ئەفەرمێ ذلك الكتاب لا ريب فيه من رب العالمين ئەم قورآنە کە هیچ گومانێکی تیانێ کە هی خوایە بەقەدەر عەزەمەتی خوا کەلامەکەشی عەزیمە یعنی مادەم خوای گەورە خۆی عەزیمە کەلامەکەشی بە هەمان شێوە گەورەیە لەبەرەوە هەر کەسێ خۆی بەو شتەوە مەشغوڵ بکاوە کاتەکانی خۆی بۆ ئەوە تەرخانکە بەتاکی خوای گەورە گەورەیە کات چ بە خوێندنەوەی بێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه يعني قورآن هاوڕێیەکە قەت دەسە لێبەر نایە هاوڕێکانی دنیا لە ڕێگەیە یا لە نیوەڕێگەیە یا لە فەقیریە یا لە دووریە دەسە لێبەرێن بەڵام قورآن ئەو ڕەفیقەیە کە قەت دەسە لێبەر نایە تا ڕۆژی قیامەت تەنانەت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێت ئەوانەی کە سوورەتی بەقەرە و ئالی عیمرانیان لەبەرە لە قیامەتە ئەو دوو سوورەتە بە تایبەتی ئەچن تکا لە خواکەن بۆ ئەم کەسە بۆیە ینی یەکێک لەو شتانەی کە ئینسانی مسلمان کاتی خۆی پێوە خەریک بکات قورآنە چونکە قورآن لە عیبادەتەکانی تریش باشترێ سەخۆ ڕۆژوش هەر شەفاعەتەکە بەڵام شەفاعەتی قورآن جیاوازە چونکە قورآنە ئەو حجەتون لەکە و حجەتون عەلەیک یعنی یان ئەبێ بە بەڵگە بۆ ئەوەی کە تۆ ڕزگارکە لە ناڕەحەتیەکانی قیامەت یان ئەوەتە ئەو با بەرەو دۆزەخ لەبەرچی لەبەرەوەی قورآن ئەبێ ئەو کەسەی کە هەڵیش یەگرێ خۆی بۆ حازرکە ینی خۆی ڕابێنێ نەک بەو شێوەی بڵێ وەڵاهی ئەم قورآنە زۆر قورسە و ئەمانە بەڵام بەو شێوەی یعنی پێویستە کاتی بۆ دیاریکەی چونکە فەرموون قورآنەگە خۆتی تەسلیم نەکەی ئەو خۆی و تەسلیم ناکە لەبەرەوەی قورآن خوای گەورە خۆی ئاسانی کردووە ئینە تۆ بێنە قسەی پرۆفسۆرێک یان زانایەکی گەورە یان فەیلسوفێکی گەورە بێنە یعنی قورسە تۆ لەبەریکەی یاخود لێی تێ بگەی بەڵام خوای گەورە ئەفەرمێ وەلەقەد یەسەرنا القورآن للذیکر فهل من مدەکر
خی گەورەم قورآانی ئاسان کردووە ئینە ئینسان ناتوانێت لە بەریکە و ئەوەندەی ئاسان کردو مناڵێک کە هێشتا قوتابخانەشی نەخوێندووە توانێت لە بەریکە ینی یەکێک لەو شتانی کە پارەکە سەرنجی منی ڕاکێشا کۆمەڵێ خونچە بوون لە خونچەکانی سنتەری حیکمە کە پێش سەرەتایی هاتن بۆ مزگەوتەکەی ئێمە لە بەروی دیزایانی تازە و جوان و خی گەورە پاداشتی ئەوانە باتەوە کە دروستیان کرد مزگەوتی حاجی حەمە ساڵە بۆسکانی لە توی مەلی ینی سەیرم کرد وتم لەوە چێن پرسیارێکی ئاسانیان لێ بکەی هەرو نەبزانن ینی خی گەورە کێ پێغەمەر کێیە صلی الله عليه وسلم ئەوانە بەڵام سەیرم کرد ینی هەندێکی هەموو جوزی ئەمەیان لەبەر بوو هەر تا سوورەتە درێژەکان ینی مهمە تۆ مناڵی پێشەوەی بگاتەوە ینی جوزی ئەمە لەبەر کات یاخود نیوەی لەبەر کات ئەو بۆ خۆی چونکە ئەو تەمەنە تەمەنێکی زۆر گرنگە زۆربەی زانا گەورەکان لەو تەمەنەیە بوون بە زانای گەورە بەڵێ زۆر باش مامۆستاگیان لەوانەیە هەندێک کەس ئێستا بڵێت من قورئانەکە ئەخوێنمە و لەبەری ناکەم بەڵام ئایا گرنگی چییە لەوەی کە قورئان لەبەر بکرێت بەڵێ دیارە فەرمودەمان زۆرە لەو لایەنەوە ئەگەر یەکێک لەو فەرمودانە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ يقال لصاحب القرآن اقرأ وارتقي فإن منزلتك عند آخر آية تقرأها صاحب القرآن لو فرموديا زانا كان زوربان أفرمون من بس بي حافظ القرآن چونکە ئەو کەسەی قورئان لە بەرەکە پێویستێتی زوو بێڵێتەوە بۆیە مەجبورە هاوڕێیەتیەکەی لەگەڵ قورئانە زۆر بێت ناتوانێت بڵێ من بەس بەیانیان لەگەڵ یابم ئەبێ کاتەکانی دابشکە لە بینی نوێژەکانە بێ یاخود لە شەوانە بێت بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ بە خاوەن قورئان ئەوترێ هاوڕێی قورئان ئەوترێ قورئانەکە و بخوێنە و بەرز بەرەوە دەرەجەی تۆ لە ئاخر ئاەت یعنی تۆ چەندە لەبەرە بێت دەرەجەکە لە بەهەشتا ئەوەندەی بۆ لەبەرەوەی لەبەرکردن وات لێ ئەکات تۆ لێ تێ بگەیت چونکە ئەگەر لێ تێنەکەی بە جوانی بۆ لەبەر ناکرێت یان بە جوانی بۆ مڕاجعە ناکرێتەوە دوای ئەوەی کە لێ تێگەیشتی هەوڵە هیچیە بەجێیکەی ڕاستە لەوە ئەچێت تۆ بڵێن لە هەزار نمونەیەکی خراپ هەبێت یعنی کابرا قورئانیشی لەبەرە و نمونەیەکی خراپە بەڵام دڵنیا بە ئەو کەسانی قورئانیان لەبەرە کاریگەری ینی شەڕی نەفس لەگەڵیانە زۆرە و لە هەمان کاتیشە نفسی لەوامە لە ناو ناخیانە زۆر بەهێزە ئەی زۆر جار نفسی خۆیان پێیان ئەڵاڵە و شتە بواە تۆ نەوکردایە تۆ ئەهلی قورئانی ینی دایمە تووشی سیراع بن لەگەڵ خۆیان ینی چۆنەوەی شعور بێذەم ینی هەستکردن بە تاوان شعور بێذەم لە ناویانە زیاترە خۆی دینیش بۆ هاتووە ئینسان ئەو هەستەتیا بەهێز بێ بۆ ئەوەی کەمترین گوناه بکە بۆیە ینی ئەو کەسانی قورئان لەبەرەکەن یەکێک لە شتە سەرەکیەکانیان ئەوەیە کە ئەوەکو وتم ئەبن بە هاوڕێی کتێبەکەی خی گەورە دووهەمیش وەکو زانایان ئەفەرمون ئەگەرەتەوەی خوا قسە بۆ بکات جەلە جەلالوه ئەوە قورئان بخوێنن یان گوێی لێ بگرن ینی ئێستا من قسە بۆ ئێوەکەم ئێوەی بەڕێز گوێتان لەمە گرتووە یا بینەرانی بەڕێز گویان لە ئێمە گرتووە هەیە زۆر بە جددی گوێی گرتووە دەی تۆ وەرە خی گەورە قسە بۆ بکە هەنیە ینی تۆ بێنە بەرچاوی خۆ و دیمەنە خی گەورە قسە بۆ تۆ بکە بێت تۆ بۆیە زانەکانە فەرمون دەستنوێژە هەبێ ڕوو لە قیبلە بێ بە جوانی دانیشی لە خزمەتی قورئانە ینی قورئان وەکو کتێبێکی ئاستایی سەیر نەکەی هەموو ئەو ئادابانی کە دانراوە لەبەرەوە نییە کە فەرزن لەبەرەوەی کە تۆ تەعزیمی ئەو کتێبە بکەیت لە ناخی خۆتە ئەو کتێبە بە گەورە بزانی ئەم کتێبە کتێبی ڕەب العالەمینە ئەمە وتەکانی ئەوی تایە کە تۆ ئیشی خوێنیتەوە وایە وەکو وای ئەو قسە لەگەڵ تۆ بکە وەکو چۆن تۆ لە نوێژە قسە لەگە خۆی خۆتە ئاکەیت سوپاسی ئەەکەی وەدان بە نیعمەتەکانی ئەنەی دان بە گەورەیەکەی ئەنەی بە هەمان شێوە قورئانیش وەکو وایە خی پەروەردگار لەگەڵ توە و توێش بکە باش بۆمسا سنتەری حکمە بنمونە بینەوە کێکەکە لە سنتەرە گەورەکان سپاس بۆ خۆی گەورە خوێندکارێکی زۆری هەیە شازی لەبرکردنی قورئان لەوێ چۆنیان ئێمە بینین لە زۆر شوێنە کە قورئانی پیرۆز لەبەرەکەن جەدۆلێکیان بۆ دانرێ مامۆسای تایبەتمەندیان بۆ دانرێ چونکە حفظ جیاوازە لەوەی کە کەسێک قیرائاتی هەبێیان ئەو تا تەجوید بخوێنێ هەر جۆرێکی تر لە زانستەکانی قورئان لەبرکردنی قورئان چۆنە یان پێت وایە دەبێت چی بکەین هەر چۆنێک بێ ئێمە لەبەری بکەینیان ئەگەر جەدۆلێکمان هەبێ باشترە مامۆستایەکمان هەبێ بەتەکید پلان شتێکی گرنگە ینی ئینسان بەبێ پلان هەرچێ بکات سەرکەوتوو ناوێ ئەگە سەرکەوتوو بێ ئەو بەرهەمە زۆرەی نابێت کە پلانی هەبێت بۆ ینی پلان یەکێکە لە ئیشە گرنگەکان بۆ موسڵمان
وإنسان كخواي قول لسورة العصر فرمي إن الإنسان لفي خسر کۆمەڵێکی جیا کردوتۆ چکە کۆمەڵە بەرنامەیان هەیە لە ئیمانەکەیان و کردەوەی چاکیان هەیە تەواصیان هەیە بۆیە دایمە ئینسان وەکو ئیمامی شافعی فەرمێ ئەم سوورەتە بەسە بۆ بەشەریەت ئەگەر ئینسان عەقڵی هەبێ ئیسفادەی لێ یەکە چونکە کە خوای فەرمووی تەواصی بالحەق تر هەرچی حەق ئەیگرێتەوە کە ئەفەرمێت تەواصی بالصەبر یعنی تۆ هەموو چەسپاندنی حەقی هەموو بڵاوکردنەوەی حەقی هەموو وەرگرتنی حەقێک ناڕەحەتی تایە ئەبێ ئارام بگریت بۆیە لەبەرکردنی قورئانیش وەکو وتمان شتێکە خوای گەورە خۆی ئاسانیەکە ئەگینا قورسە ئیشێکی قورسە لە ڕاستیە بەڵام ئەوەیە کە ئینسان بڕیاریدا وەختی خۆی لە زانایانی ئاینی چیانە کە جوزی عامەیان لە پێشەوە لەبەرەکە لەبێ هەم سوورەتەکانی کورتن هەم ئاەتەکانی کورتن هەم وەکو چۆنەڵی هەستەکەی ئەگە بەتایەتی لە سوورەتی ناسەوە لە بەریکەی هەستەکەی پلە پلە سوورەتەکان درێژە بێت ئەی بە یەک جار درێژ نابێت بۆیە تۆ گەل لێەوە لە بەریکەی زۆر ئاسانترێک ئەتوانی زەبتی بکەیت بەڵام ئێستا الحەمدولله لە سنتەرەکانە و سنتەری حیکمەش بنمونە دیارە لەخوا بەزیابێ کۆمەڵێ سنتەر و بنکەی زۆر پەیا بوون لەناو مزگەوتەکانە کۆمەڵە بنکەی قورئانی زۆر هەیە سوپاسی خوای گەورە ئەکەین سوپاسی هەموو کەسێکی ژەکەین لە هەم لە دەستگا فەرمیەکان هەم لە زانایانی ئاینی کە لێبڕاوانە خزمەتی ئەو بنکانە ئەکەن و قورئانیان تیا لەبەرەکە لە شار لە دەرەوەی شار کە جێگەی ئومێدە کە بەڕاستی بەلای منەوە جوانترین جوابی ئەو کەسانەیە کە نایانەوێت مزگەوت هەبێت نایانەوێت قورئان هەبێت نایانەوێت بڵاو بێتەوە نایانەوەت خەڵک پەروەردە بێت لەسەری یعنی ئەو جوانترین جوابە یعنی پێویستی بە هەندێک خۆشەڵەژاندن ناکە ئەجا مەسەلەی لەبەرکردن بە تەئکید پێویستی بە خشتێ خشتەکە یارمەتی دەدات بۆ ئەوەی کە تۆ پلە پلە لە بەریکەی و یارمەتیش لێها بۆ ئەوەی کە تۆ بتوانی ئیسراحەتە هەبێ ڕۆژی ئیسراحەتە پێویستە تۆ بنە 6 ڕۆژ لەبەرەکەی ئەبێ ڕۆژێک ئیسراحەتکەی بەسەر ئەوان نابچیتەوانێ لەبەرەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت تعاهدوا هذا القرآن بەسەر ئەم قورئانەیە بچنەوە ئەوەی کە لەبەرتان کردووە فإنه لأشد تفلتا من الإبل في عقولها ئەڵێن وشتر سەری وایە خوای گەورە وای دروست کردووە ئەو پەتەی کەیکەیتە ملی ئەگەر زۆر تونیکەی خنکێرە شلیشیکەی ئاواکە سەریێنێتە دەرەوە بۆیە بێ زوو سەری لێبێ بۆی پەتەکەی لە سەری لە پەتەکە نێنابێتە دەرەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم شوبهاندوێتی ئەو کەسەی قورئان لەبەرەکات قورئان چۆن ئەم وشترە ملی یێنێتە دەرەوە لە پەتەکە قورئانیش ئاوها زوو لەبیر دەچێتەوە ئەگەر یعنی بەسەریان نەچیتەوە بۆیە بەسەرا چوونەوە پایەی هەرە گەورەی لەبەرکردنە یعنی ئەتوانی بڵێ یەکەم پایەیە لە لەبەرکردنە چونکە ئینسان بە حەزی خۆی حەزەکات شت لەبەرکات چونکە حەزی لە بەرزی ئینسان حەزی لە گەورەی حەزی لە ئەجرە بەڵام پایە گەورەکە یعنی بەسەرا چوونەوەی باش مامۆستا جیاوازی چێلەوەی کە کەسێک لە ناوەندێکدا لە لای مامۆستای خشتەی وەربگرێ یاخود خۆی حەز بکات لە ماڵەوە قورئان لەبەر بکات و خشتێک بۆ خۆی دابنێت چەند جیاوازیەکی هەیە یەکەم ئەوەی ئینسان بەعادەتەنە حەزی لە جەماعەتە خوای گەورە فەرمێتی بچن لە مزگەوت نوێژ بکەن وەرکەعوا مع الراکعین خوای گەورە فەرمێ بۆ لەبەرەوەی تۆ کە خەڵکێکە بینی نوێژەکە تۆش دەفع بیت لە لای خۆمانە دەفع بیت دەفع بی یعنی ئەوەمە دەفع هەموو دەفعی خراپ نییە دەفعی چاکی شێوانیە دەفعی خراپی شێ یعنی تۆ هان ئەدرەی بۆ ئەوەی کە تۆ ئەو ئیشە بکەیت کە تۆ چی بۆ حەج سێک ئەم هەموو مسڵمانە و لە تۆ بەتەمەنتر عیبادەتەکە و لە تۆ فەقیرتر لە تۆ بێدەست و قازتر هەیە عیبادەتەکە یعنی تۆش چۆنەڵی بەهێزە بی هیممەتە بۆ گەڕێتەوانێ ئینسان کاچێتە ئەو بنکانە سەیرەکە گەنجی تایە بەتەمەنی تایە سەیرەکە لە خۆی بچووتری تایە لە خۆی گەورەتری تایە لە خۆی زیرەکتری تایە هەم منافەسە دروسە بێ هەم هاندان دروسە بێ هەم حەز دروسە بێ هەم یعنی ئینسان کە لەگەڵ جەماعەتا بوو شەیطانی لێ دوورەکەوێتەوە خۆ چونکە مەوزوعات چونکە تۆ گەورەبی شەیطان حەزی بە گەورەی ئینسان نییە ینی بە بێ جیاوازی دین حەز ناکە هیچ ئینسانێکی دیندار گەورە بێت مامۆستاکە مامۆستایەک لێتە پرسێتەوە ڕەنگە زۆر جیاوازی هەبێت لەوەی کە بالضبط یعنی تۆ مامۆستای بەڵام کەسانێکیش هەن فعلا کەسانێکیش هەن خۆیان بەهێزن چونکە تۆ لە بنکەکانە هێواش ئەڕوات بۆ منە ئێستا لەبەرکردن هەیە 6 ساڵە هەیە زیاتریشە 10 ساڵە هەیشە 3 ساڵە ینی ئەمە کاتی پێویستە ئەم کاتانە کە تۆ خشتانی کە تۆ بەپێی ئەم کاتانە دایانەی ڕۆژەکانی فەرقەکە
بەڵام کەسی وا هەیە خۆی بەتوانایە زاڵە بەسەر دەرونی خۆیە زاڵە بەسەر زەبتی کاتی خۆیە بەتەکید دەتوانێت لە ماڵەوە ینی هیچ ئاساییە لە ماڵەوە بیکە یاخود ئێستا الحەمدە ئۆنلاینی شەیە بەشێک لە ینی مامۆستایان بە ئۆنلاینیش هەم ئیمتیحانەکەن هەم لێپرسینەوەکەن هەم پەیوەندی دروستەکەن ینی ئەو گروپانی کە هەیە گروپەکان جایوە لە ناو خۆیانە لە یەکترە پرسنەوە یاخود مامۆساکە خۆیان لیانە پرسێتەوە هەفتەی ڕۆژێکی خۆیانیان هەیە بەستابەتی ئەوە کە ئەبێ بچن لیان پرسنەوە بۆی ئەم شتانە ئەگە ئاوە کۆمەڵ بێت زیاتر ئینسان بەهێزە بێ اینجا کەسێک بۆ نەمەجای نییە بە ساڵە قورئان لەبەرکە کاتی زۆری ئەوێت بەتایبەتی بە سەرچوونەوەکە کاتی ئەوێ جا بۆیە تۆ کە بۆ یەکەی بە 6 ساڵ و بە خشتەیەک ئەو ینی خۆشتر وەرێک اینجا لەگەڵ ئەوە شاکە لە بەریشیەکە ینی فێری وشەکانەکرێ فێری تەفسیرەکەیەکرێ فێری شێوازی لەبەرکردنەکرێ اینجا هەندێ بڵێن بربەستێتە بەردەمی تۆ بە ئامۆژگاری ئەو بربەستانە لا ئەبە یاخود نەخێن بە عەمەلی ئەو بربەستانە لا ئەچێ لە بەردەمی ئەو تەجروبەی خۆی بەوەڵێ ئەو تەجروبەی خۆی بەوەڵێ ینی ئەمانە هەمووی کۆمەڵە سوودن کە لەوە دەسەکەی کە ئینسان لەو سنتەرانە بیکایە لە بنکێ بیکە ئێمە کاتمان کەمماوە بۆ زۆر بە گرنگی زانم ینی وەکو باست کردێسە بە ئۆنلاین هەیە بە حزوری هەیە کەسێک بتوانێت لە ماڵەوە توانێت یعنی هیچ بیانیوەک نەماوە بۆی کە مرۆڤ قورئان لەبەر نەکات تایبەتی ئینسانی مسلمان کە زۆر گرنگە لە قورئان شارەزا بێ جا پرسیارکەی من لەوەیە هەندێک کەس بە بیانووی کە لە بیریان نەچێتەوە یان لەبەری گوناهیان لەسەر ئەنووسرێ ئەم هەنگاوە نانێن یان زۆر بەلایەنەوە قورسە چ پامێکت هەیە کە هەر بەڕاستی ئەمە وەکو چۆن پاداشمان ئەدرێتەوە ئەگەر بیرمان چێتەوە هەر سزای هەیە و ئەمەش هۆکارێکە بۆی کێمە قورئان لەبەر نەکەین خۆی ڕاستیەکەی دەوێت ینی ئینسان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەو سنگەی قورئانی تیانی وەکو ماڵی ڕووخاو وایە چونکە ئینسان ئەکەوێتە کۆمەڵی شوێنەوە ینی پێویستی بە قورئانە قورآن يعني بوكو بيغمر فرميتي اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا خواهي بك ببهاري دل كان ما انتو شون لقل بهار دي خلق أخروش يبا مسلمان وغير مسلمان وانيا بو أودي من جواني كخواهي قول خلق عندوتي بو قرآن مراسي أو بهاري جاء أمينتو السروي إنسان كانتو ناتو يعني بلي هم يحفظي قرآن من شكا لسدمي صحابة كان شاشتي وانبوا بەڵام تۆ هەوڵ بەی یعنی ڕێژەیەکی دیار لەناو کۆمەڵگایە قورئان لەبەر بکەن ئەویش بە کۆمەڵێ هۆکارە بێ یەکەم بەرنامەی هاندانی لەبەرکردنمان زۆر بێ یعنی پیشاندانی ئەم تەجروبانەمان زۆر بێ دەستان خۆش بێ ئێوە ئەمە یەکێکە لەو شێوازانی کە تۆ پیشان بێ خەڵک هەیە قورئان لەبەرەکە ئێستا خەڵکێک هەیە شتانی نەبیستووە نازانێ ئەمە یعنی هۆشیارکردنەوەی جەماوەر بە بەردەوامی لەسەر ئەم جۆرە سەنتەر و شوێنانە شتێکی گەرەنگە دووهەم ئاسانکاری بکرێ بۆ خەڵکەکە ینی کەسێک حەزەکە جوزی عەمە لەبەرکە نەڵێن کاکە وەڵا ئێمە بێ هەموو قورئان لەبەرکە اینجا مەجال هەیە ئەوەش یەکێکە ینی لە ئاسانکاریەکان کە لە زۆربەی لە سەنتەرەکان کراوە الحەمدولیلا ینی کەسێک دێ ئەو نە لەبەرەکە خەچێک با لەبەریکە وانە ئینجا دوای ئەوە خاڵێکی تر کە گرنگە بریتە لەوەی کە لەو شوێنانەیە ینی ئەو بەرنامەی کە دەهەنرێ بە جوانی بەڕێوە ببرێ ینی الحەمدوللا زۆربەی سەنتەرەکان لە بەتایبەتی لە بەشی لەبەرکردنە ئەوچێ لە بەشی خوێندنەوەیە هەندێ هین هەبێ بەڵام لە بەشی لەبەرکردن الحەمدوللا مەواعید و کات زۆر بەلایەنەوە گرنگە و ئەو هەموو بەرەکەتی قورئانەکەی ئەو گرنگیدانە بەو کات و مەوعیدانە و دەرسانە ئەو واکە ئەو قوتابیە یعنی حەزی لە ئیشەکە بێ و خەڵکێکی تریش کە بەڕاستی ئەترسێت ئینسان بەڕاستی وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ من خاف ئەدلەت هەر کەسێ بترسێ بێ دەست پێ بکە نابێ بگەڕێتەوە دواوە بۆ چونکە ومن ئەدلەجە بەلەغ المەنزل هەر کەسێ دەست پێ بکە ئەگاتە مەنزڵ تۆ ئەگەر دەستت پێ کرد بۆ دەرەکەی ئەم قورئانە خوا ئاسانی کردووە بێ یەکەم جا بزانی لەبەرکردنی قورئان خوا ئاسانێکە چونکە خەڵکێکی حەدیث لەبەرەکە کە قورسترە لەبەرکردنی قورئان خەڵک هەیە فەرهەنگێکی لەبەر کردووە کامل لەم سەر بۆ ئەو سەر فەرهەنگێکی لەبەر کردووە تۆ بۆ ناتوانین لەبەریکەی کەواتە یەکەم پێویستی بە هیممەتە و بڕوای پشتیش بەخوا بەستێ وإذا عزمت فتوكل على الله کاتێ بڕیارێکدا پشت بەخوا بەستە خوای گەورە بۆ ئاسانەکە سێهەمیش وەکو وتمان ئەو پلانانە جێبەجێکە ئەو شتەی کە بۆ دائەنرێ جێبەجێکە بەتاکید ئەو خەڵکە بە ڕێزەی کە ئەترسن یا ترسی لە بیرچوونەوەیان هەیە ترسی لە بیرچوون شتێکی ئاسایی ینی لە بیرە چێتەوە بۆ چونکە تۆ هینەت هەیە ینی چۆن ئەڵێ بەدیلێکت هەیە بەدیلەکە بریتە لەوەی بەسەریان بچۆرەوە خۆخوای گەورە نەیفەرموون لە بیرچوونەوە گوناهە
لە بیربرنەوە گوناهە لە بیر چوونەوە ئەوەی بەدەست خۆ نییە بەڵام لە بیربرنەوە ئەوەی خۆ بە ئیحمالێکیت ئەویان گوناح بەڵام تۆ خۆ لە بیر دەچێتەوە ئەوە ئەتوانی بەسەریا بچیت دەستخۆش بێت دەستی ئێوەش خۆش بێ و لەشی ئێوەش تاڵ بێ و ئاینی سەرکەوتوو بن پایدار بن ئینشاءالله دەستخۆش بۆ زانیەکان دەستان